سڵاوتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە وزە و پڕ لە جوانی بۆ ئێوەی بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24 و هەمان وزە و جوانیش بۆ تۆ خوازم و سڵاوت لێبێ بەیانی باش. سپاس دەکەم بۆ هیوایە کە بەیانێکی پڕ لە شادی لەگەڵ ئێمە دەست پێ بکەن و بەیانێکی پڕسوود بێ بۆتان. سڵاوتان لێبێ ئازیزان، خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین بە هیواین ئەو بابەتانێک کە ئەمڕۆ ئامادەمان کردووە بتوانین بە باشترین شێوە بە ئێوەی بگەینین و گزارش بێ لە هەموو ئەو بیر و بۆچوونێک کە ئێستا لە کۆمەڵگای ئێمەدا هەیە و سوودێکی هەوی بەگشتی بۆ هەموو لایەکمان. سەرەتا ناونیشانی ئەو بابەتانە دەبینین کە ئەمڕۆ بابەتی سەرەکی ئێمە لە بەیانی 24. کۆنسەرتێکی میوزیک و گۆرانی لە کۆرنیشی زاخۆ بەڕێوەچوو. شلێر ئەحمەد شێفێکی شاری هەولێرە و لەسەر ئاستی 150 شێف لە میهرەجانی نێودەوڵەتی خواردن لە هەولێر پلەی دووەمی بەدەستێت. لە ڕووی تەکنەلۆجیاشەوە بابەتێکمان هەیە کە کەنجێکی ڕواندز ئەپلیکیشنێک دروست دەکات کە ئاخاوتنی کوردی بۆ نووسین دەگۆڕێت. دەستپێکی بابەتەکانمان بابەتێکی هونەری میوزیکی دەبێت. بۆ بەیانیان باشترین دەستپێک باشترین شت ئەوەیە گوێ لە مۆسیقایەکی ئارام بگرین. بۆیە کۆنسرتێکی میوزیک و گۆرانی لە کۆرنیشی زاخۆ بەڕێوەچوو. لە کۆنسرتەکەدا ژمارێکی زۆری خەڵکی ناوچەکە و گەشتیار بەشدار بوون لە کۆنسرتەکە. بەڵێ جا باسی واکەین کە بڕیار بووم کۆنسرتە هەفتەیەک لەمەوە بەرئەنجام بدرایە، بەڵام بەهۆی کارەساتەکەی حەمدانیە دواخرا بوو. ئێستا ئیتر هەرچێک ڕووداوێک ڕوو ئەدات هەکار لە ژیانان دواتر ماوەیەکە و ژیانی تر هەر ئەبێ دۆخی ئاسایی خۆی وەربگرێتەوە و ژیان بەردەوامە چ بە خۆشی و چ بە ناخۆشیەکانی بابینەربین. بیل ایکی ده روزا جهانی موزیک ام وی آهنگ وی ساز بکن آهنگ طایبت موزیک لی وکو رزگرتن با قربانیت حمدانیه ما فردید کو ام بو ماوای که پاش بخن او بی بریار دی افریقا الویرج سر خوشی الخلق حمدانی همید کنه و کاراسات ماتمین ما فردید کو افریقا هر وی بیروری ساز بکن و بی روزا جهانی موزیک بشوه که کو هم دیساج بری و آهنگ موزیکی بی کو تنیا موزیک بی دیساجی سمینار کا تایبت سر روزا جهانی موزیکی هات پیشکش کردن و دیو داشی دو هنرمند دستر باجر ما هنرمند جادر زاخوی و هنرمند سم زاخوی بشدار نلور استران گوتنه فستیڤالێکی زۆر ناوازە و تایبەت بەڕێوەچوو ئەویش ئەوە بوو کە زیاتر لە 30 وڵات لە ناوچەکە بەشدار بوون و زیاتر لە 150 شێف ئەگەر بە باشی لە بیرم نەماوە چەندێ بوو ژمارەکان، بەڵام ئێستا لەناو راپۆرتەکە جوان باسیشی یەکەین ئەگەر تیایدا بێت و تەنیا سەرنج نەخرابێتە سەر خات و شلێر. فستیڤالێک بۆ خواردنەکان ئەنجامدرا لە کوردستان، خەڵکێکی زۆر بەشداری کرد، کۆمەڵی شێفی بەتوانە بەشداریان کرد کە شێفی ناوخۆی هەرێمی کوردستان بوون. جا شلێر ئەحمەد خاتونێکی خەڵکی شاری هەولێرە لەو فستیڤاڵە بەشداری کردبوو.
دا لە چەند ڕۆژی ڕابردوو کە میهرەجانی نێودەوڵەتی خواردن لە هەولێر بەڕێوە چوو تێیدا شێفەکانی 32 وڵات وە کۆیسۆڤان ئاماژەی پێدا بەشداریان کرد و شلێر توانی لە نێوان 150 شێف کە کوردی و بیانی بوون پلەی یەکەم لەسەر ئاستی کوردستان و عێراق بەدەست بێنێ و پلەی دووەم لەسەر ئاستی وڵاتە بەشداربووەکان بەدەست بێنێ واتە شێفێکی زۆر ناوازێ ئەبێت چەند خواردنی دەستی خۆش بێت من حەزەکەم خانەوادەکەشی ببینم بزانم خڕوخەپانن یەکگەر دایکی ماڵەکە شێفێکی ئاوها بێت و لە 950 شێف پلەی یەکەم بەدەست بێنە بێت چەند خواردنێکی خۆشی هەبێت با پێکەوەمە بەس بینەر بین چی بکەین بەسە بینین بۆ یەکەمین جار لە مەهرەجانێکی نێودەوڵەتی لە هەولێر لەگەڵ 32 وڵات و 150 شێف بە خۆشحاڵیەوە بەشدار بوون لەگەڵ گروپە جوانەکەم کە گروپێکی 5 کەسی بووین تانیمان پلەی یەک بەدەست بینم لەسەر ئاستی عێراق و کوردستان و هەروەها لەسەر کاسیش لەگەڵ 32 وڵات پلەی دووەم بەدەست بینم ئەمن بخۆم بە دوو خواردن بەشدار بووم خواردنی ئیتالی و خواردنی ئیرانی خواردنی ئیتالیەکە ئەلفرێدۆ بوو خواردنی ئیرانیەکەش قورمە سەبزی بوو پۆلیای دروستکردنی خواردنیشم هەر لە بیدایەتەوە هەر هەبووە هەر لە منداڵیەوە حەزم لێ بۆ خواردن دروستکەم نزیک بە 8 ساڵە بەردەوامم لەسەر ئەو خواردن ئۆردەروشتم هەیە ڕۆژانە خواردن دروست دەکەم ڕۆژێک پێشوەق مشتریەکان وەردەگرین و ڕۆژی پاشتر زۆر بە فرێشی زۆر بە جوان و خاوێنی ئۆردەر دەکەین حەکەمەکان ئەمریکی و ئیسپانی و ئیتاڵی و ڕووسی و زۆر خۆشحاڵ بم بە ئاشنابوون لەگەڵوان و لەگە کولتوریوان و ئەوانیش هەروەتر لەگەمە لەگە ئەو خواردنانی کوردەواریە کە چەند ئافرەت لەوێن دەرێ بەشدار بوون تەبعەن سەرسام بوون بۆ خواردنانە کە تامیشیان دەکرد زۆریان پێخۆش بوو ئاخیریشدا لیمۆی تێ دەکەین ئێستا تێی ناکەین داخلی تێ دەکەین بابەتێکی دیکەمان هەیە بابەتێکی گرنگە ڕەنگە سوودی بۆ زۆربەمان هەبێت بە تایبەت ئەوانەی کە زۆر زمان نازانن یعنی تەنیا زمانێک دوو زمان دەزانن ڕەنگە بۆ سەرچاوە بۆ گەڕان پێویستیان بە هەندێک با بڵێن زمانی دیکەی جیهانی هەبێت ئێستا ئەپلیکیشن زۆرە سۆبان ینی ئەپلیکیشنی کوردیش بەشێکیان هەیە بەڵام تێکست بۆ تێکست بەڵێ ئەوەی کە گرنگە گەنجێک کارێکی نوێی کردووە بەڵێ جا ئەوەی کە تێکست بۆ تێکستە باوە بینیمانە کە هەر لە گوگل ترانسلیت تێکستێگەهێنی دایەنیت لەولاوە بۆت بە زمانی دڵخوازی خۆت ئەیگۆڕێ بەڵام ئەمەیان جیاوازترە ئەمەیان لە دەنگەوە بۆ تێکستە کە ئەویش لە کوردیە هەر با بڵێن لە دەنگەکە ئەیکاتەوە بە نووسینی کوردیتر ئەم گەنجە کە عەبدولهادی عەباسە و خەڵکی ڕواندزیشە خەڵکی ڕواندز ماشەڵڵا زۆر داهێنەرن ئەبینین زۆرجار لە پرۆگرامی بەیانی 24 کاری ناوازە و تایبەتەکەن بڕوانامی ماستەریشی هەیە لە بواری ژیری دەستکرد پرۆگرامێکی لە بواری زمانەوانی کۆمپیوتەردا هێناوە کە دەنگ دەگۆڕێت بۆ نووسین ئەمەش ئاسانکاری زۆر بۆ نووسەران و بۆ بواری ڕۆژنامە نووسی دەکات زۆرێک لە قوتابیانی ماستەر و دکتۆرا ڕەنگە زیاتر بۆ لێکۆڵینەوەکان بۆ سەرچاوەکانیان پێویستیان بێ دەتوانن سوود لەم ئەپاوەر بکرێن من ناوم عەبدولهادی عەباسە دانیشتووی خەڵکی ڕواندزم هەڵگری بڕوانامەی ماستەرم لە بواری ژیری دەستکرد و بواری پراسێسکردنی زمانی سروشتی
ئێمە لەگەڵ تیمێکە کارەکەین لەسەر پەرەپێدان بە زمانی کوردی و بەستنەوەی لەگەڵ کۆمپیوتەرە بتوانین لە ڕێگای کۆمپیوتەرە خزمەتی زمانی کوردی بکەین. گروپەکەمان ناوی ئاسوسافتە کارەکەین لەسەر پەرەپێدان بە زیادکردنی سەرچاوی دێتا و زیادکردنی زمانی کوردی بە بواری AI کە پێگوترێ بواری ژیری دەستکرد. حکوومەتی ئەو وڵاتەش ڕای دەگەێنێت هەموو هەوڵێک دەدات بۆ کۆنتترۆلکردنی ئەو جۆرە مێرووە کە بەهۆیەوە چەندین شوێنی گشتی لە وڵاتە داخراون. یەک لە بوارەکان زۆر گرنگی پێدرێ بواری دەنگە. لە بواری دەنگا بۆ منە ئێمە چۆن بتوانین سیستەمێک دروست بکەین ئەو سیستەما کە ئێمە قساکەین ڕاستەخۆ قسەکانمان تایپ بکات کە ئەمە پێگوترێت تایپکردنی دەنگ یاخود پێگوترێت سیستەمی گۆڕینی دەنگ بۆ نووسین. حکوومەتی ئەو وڵاتەش ڕای دەگەێنێت هەموو هەوڵێک دەدات بۆ کۆنتترۆلکردنی ئەو جۆرە هاوڵاتیان جاخلەوە دەکەنەوە مێرووەکە بە ڕێژەیەکی زۆر بڵاو بۆتەوە. سیستەمی دووەمان هەیە سیستەمی تێکست بۆ سپیچە تێکست و سپیچ ئەو سیستەما کە گرنجێکی زۆریە بەتایبەت بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بەتایبەت ئەوانەی کە نابینن زۆر جار یەک لە بربەستەکانی فێربوونیان یاخود چون بۆ قوتابخانە کە کێشەی بینینیان ئەو سیستەمەوە ئاکات کە ئەو کەسە زۆر بە ئاسانی فێری خوێندن و خوێندنەوە بێت و بتوانێت ئەو تێکستانە بخوێنێتەوە. سێم کارکە ئێمە کارمان لەسەرکرۆ بۆ زمانی کوردی بریتە لە هەڵەتچنی زمانی کوردیەکە لەو زمانانەی کە زۆر فۆرم و شێوازی نووسینی هەیە تاوەکو ئێستا شێوەیەکی ستانداردی نیە لە نووسینە و ئێمە یەک دانە سیستەممان دروست کردووە لە تیمەکەمان تیمی ئاسفت بۆ منە تۆ پاراگرافێکت نووسیوە ئەو پاراگرافە ئەدەیت بەو سیستەمە تەواوی هەڵەکان دەستنیشانەکات و پێشنیازە خاتە بەردەست بەکارهێنەر بتوانێت ئەو هەڵانەی کە کردووە دروستترین شێواز هەڵبژێرێت. پێویستی بە پاڵپشتێکی گەورەیە. ئێمە پلانمان وایە کە لە داهاتوودا ئەم سیستەمانە بکەین بە ئەپلیکیشن هەم بۆ هەردوو سیستەمی iOS و ئەندرویدا و پلانیشمان وایە کیبۆردێکی زیرەک دروست بکەین کە پێگوترێ Artificial Intelligent Keyboard AI کیبۆردی کە ڕاستەوخۆ ئێمە دوگمەی تایپی دەنجی دابنین لە شوێن ئەوەی کە تۆ بەدەست بینوسیت تەنها کلیک لە تایپی دەنجەکەی قساکەیت ڕاستەوخۆ لە شوێن دوگمەکان دەنگەکەی تۆ ئەنووسێتەوە. لە ڕووی هونەریەوە زۆر پێشەنگامان هەیە کە لە هەرێمی کوردستان دەکرێتەوە و بوار بە هونەرمەندان و هونەردۆستان دەدات کە هەم لە پێشەنگاکە هونەری خۆیان بنوێنن هەم ئەوانەی کە ئارەزووی هونەر دەکەن لەوێ جێدەست و پەنجەی ئەو هونەرمەندانە ببینن بەڵام زۆر کەم ڕوو ئەدات کە هونەرمەندێکی ناوخۆی خۆمان لەگەڵ هونەرمەندێکی بیانی هەردووکیان پێکەوە پێشەنگایەکی هونەری بکەنەوە. ئەمە کارێکی جوان دەبێت بەهۆی ئەوەی تێکەڵکردنی فەرهەنگ و کولتوری کوردی یان بە وڵاتێکی دیکە تێکەڵکردنی دوو کللتوری جیاواز و زەوق و سەلیقەی دوو هونەرمەندێکی کورد هونەرمەندێکی دیکەی بیانی ڕەنگە پێشەنگایەکە زۆر سەرنجڕاکێشتر بکات. ئەمڕۆ لە هەولێر پێشەنگایەکی هونەری شێوەکاری لە گەلێری میدیا بەڕێوە دەچێت. جا ئەم پێشەنگایە هاوبەشە لە نێوان هێمن حەمید کە باسمان کرد هونەرمەندێکی کوردستانە و لەگەڵ نان بێنوالێل شێوەکارێکی فەڕەنسی. مامۆستا هێمن حەمید شێوەکار لە گەلەری میدیاوە خودی جنابیان لەگەڵمان بەشدارە بن بۆی کە گفتوگۆی لەگەڵ بکەین سەبارەت بە پێشەنگاکان. بەیانیتان باش مامۆستا هێمن؟ هیوای بەیانێکی پڕ لە باشی و شادیتان بۆ خوازین بەیانێکی پڕ لە وزە. زۆر سوپاستان دەکەم بەیانی هەموو لایەک باش بەیانی خەڵکی کوردستان باش. زۆر سپاس بۆ ئەو بەسەرکردنەوەی کە ئێوە بەڕاستی وەک تێبینی دەکرێت هەمیشە لە با بڵێن لە کارە هونەریەکان یان لە کللتوری یان لەو بوارانەی کە پەیوەندیدارە بە هونەر کللتوری ئێوە بەڕاستی دەستی باڵاتان هەیە لە گەیاندنی پەیامی هونەرمەند لە پیشاندانی کارەکانیان لە دروستکردنی پەیوەندی لە نێوان هونەر و خەڵک. زۆر سپاستان دەکەین. ڕێزی ئێمە ئەرکی ئێمە وەکو میدیا مامۆستا هێمن لەوە دەست پێ بکەین باسێکمان بیرۆکەی پێشانگاکە بۆ بکە. بیرۆکەی پێشانگاکە چۆن دروست بوو لە نێوان بەڕێشت و هونەرمەندێکی فەڕەنسی. بەڵێ تەبەن ئەو پیشەنگایە پێک دێت لە کۆمەڵێک کاری هونەری کە خاتوئان لە فەڕەنساوە ساڵانێکە کار لەسەر با بڵێن کاریگەریەکانی جەنگ دەکات.
ئەو شتانی کە ئەو دروستی کردووە زیاتر با بڵێن لە بواری وێنە کێشانە ڕسمکردنە بەڵام پەیوەندیدارە بە کۆمەڵێک با بڵێن کۆمەڵێک بابەتی مرۆڤایەتی کە یەکێک لەوانە ئەو زۆر فۆکسی کردوتە سەر ئەو بەسەر هاتانەی ئەو کۆمەڵە کارەساتانەی کە بەسەر میلەتی کورد هاتووە کە هەمووی لە نەتیجەی جەنگ بووە لە لای خۆیەوە ئەو هەوڵی داوە پەیامێک بگەینێ لە ڕێی کارە هونەریەکانی کە جەنگ هەمیشە ماڵوێرانی دروست دەکات میلەتێک هەیە وەکو میلەتی کورد کە بۆتە قوربانی لە ژێر هەڕەشەی جەنگ بۆیە ئەو کۆمەڵێک بەرهەمی هونەری هەبووە منیش لە لای خۆمەوە وەک هونەرمەندێک کە لە کوردستان دەژیم و هەندێک جاریش با بڵێن چالاکیمان هەیە لە دەرەوە لەگەڵ ڕێکخراوی باڵندەبارانی فەڕەنسی کە خاتۆدی دێستە خۆشی لێرەیە لە ساڵانی نەوەتەکانەوە ئەوان ئەو پەیوەندی دروست بووە لە نێوان کوردستان و وڵاتی فەڕەنسا هەوڵمان داوە هەمیشە ئاڵوگۆڕی هونەری بکرێت کولتوری هونەری بەیەکەوە بکرێت لە بوارە جیاجیەکانی هونەر بە تەنیا شێوەکاری نا بەڵام ئێمە وەکو هونەرمەندانی شێوەکاری هەوڵمان داوە پەیوەندیەکەمان پتەوتر بێت من وەکو خۆم ئەو بەرهەمانی کە ئەمڕۆ با بڵێن نمایش دەکرێت پێک دێت لە کۆمەڵێک کاری هونەری کە خۆی دەگرێت لە ئەنستەڵیشن ینی هونەری دانان لەگەڵ ڤیدیۆ ئارت ئەوانیش دەرەنجامی ئەو هاتوو هەمووشۆیەم بووە کە لە دوای شەڕی داعش من بۆ خۆم وەکو هونەرمەندێک بەشدار بوومە لە باش لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی بیانی کە هاتوچۆی مووسڵیان دەکرد لێ با بڵێن بەرهەمە هونەریەکەمان لەوێ سەری هەڵدا باشە مامۆستا هەیە من ئەو دوو بەرهەمەی کە جەنابەت دوو شێوازە بەرهەمەی کە جەنابەت بەشداری پێی یەک تۆ زیاتر ڕوونی کەیتەوە کە خۆی لە چی ئەگرێسە ببوورە ئەوەی خاتوئان زانیمان کە لە ڕێی وێنە کێشانەوە ئێوە جەنابەت ئەوەی پشتی خۆتەوە کە وەکو باگراوندی خۆتە ئەوەیان بەرهەمی جەنابتە شێوەی دانانی چییە یان بازانین ئەوەی پشتەوە چییە و شێوازی هونەرەکەی جەنابەت کەمێ ڕوونکردنەوەوان بیت بەڵێ خۆی ئێمە هەر با بڵێن ناونیشانی پیشەنگاکەمە بە ناوی پارادۆکسە ینی دژبەیەک من بەڕاستی هەوڵمدا لەوێ بەهۆی کامیرەیەکەوە کۆمەڵێک ڤیدۆم تۆمار کرد و سوتفەیەکی کرد من دوو منداڵم بینی کە چەکیان دروست دەکرد چەکەکانیان با بڵێن بەدار و لاستیک و ئەوانە ینی هەوڵیان دەدا چەکێکی زۆر کاریگەر و دژوار دروستکەن بۆ ئەوی شەڕی باش پێ بکرێت چکە ئەوە باگراوەندی ئەوەیە کە داعش لە دوای خۆی بەجێهێشت ئەو کللتوری کە منداڵیش کاریگەری کردە سەر منداڵیش کە چۆن هەموو منداڵەکانی ئەوێ لە زیاتیەوە یاریەکی دۆستانە یاریێکی جوان بکەن ئەوان هەوڵیان دەدا چەک دروستکەن بەڵام من تێبینی شتێکیشم کرد چەکی منداڵەکان چەکێکی ئاسایی بوو ینی چەکێک بوو کەس نەدەکوژە کەس نەدەبە قوربانی دوجار شەڕەکەیان دەکرد و دەچونەوە ماڵەوە ئەوە بیرۆکەکە لەوێ سەری هەڵدا من هەوڵمدا لە دژی چەک لە دژی جەنگ وەکو شێوەیەک لە کارگەیەک دروستکەم لە ماڵەوە هەمیشە بەرهەبی چەک بەڵام چەکێک کە دژی چەکی ڕاستێکەیە دژی ئەو چەکەیە کە ئێمە وەکو میلەتێک ساڵەهای ساڵە بووینە قوربانی لە ڕێی ئەو چەکەوە کۆمەڵێک کارەساتمان بەسەر هاتووە بۆیە من وەکو هونەرمەندێکی کورد هەوڵمدا بەڕاستی هەوڵمدا ئەو پەیامە بگەینمە ڕۆژئاوا بگەینمە ئەمریکا بگەینمە هەموو ئەو وڵاتانی کە بەرهەمی چەک لەوێوەیە ئێمە خۆمان بەرهەمی چەکمان نییە بەڵام چەک لە کوردستان بۆتە یەکێک لەو شتانی کە کارەساتی بۆ ئێمە دروست کردووە ئەوانەی کە لە دووەم دەیبینن هەمووی چەکن بەڵام چەکێکی کوشندەنین چەکێکن هونەرین پەیامەکەی ئێمەش ئەوەیە هەم ئیخاتوهانی ئانیش هەم پەیامەکەی منیش ئەوەیە کە ئێمە ئەوەستینەوە لە دژی چەک لە دژی جەنگ لە دژی قوربانی لە دژی ئەوەی کە هەمیشە لە بن هەڕەشەی جەنگ هەڕەشەی چەک ئەو چەکە دژوارانەی کە ئێستا خۆشمان دەزانین تەکنەلۆژیاش بەشدارە لە دروستکردنی چەک قوربانی زۆری لێ دەکەوێتەوە قوربانی زۆر زیاتری لێ دەکەوێتەوە زۆر خێراترە بۆیە من هەوڵمدا شێوەی چەکەکانیش شێوەی ئەو چەکانە بێ کە ئێستا بەرهەم دێن لە دنیادا هەموو کات دنیابینینی هونەرمەندان جیاواز و جوانتر بووە لە مرۆڤی دیکەی ئاسایی بەڕاستی چونکە لە ماوەی ڕابردوو هەر لە بەیانی 24 راپۆرتێکمان بینی بەشێک لە هونەرمەندانی ئەمریکی چەکەکانیان گۆڕیوە کردویانە بە ئامێری موزیکی یعنی پەیامێکی زۆر جوان بوو ئەوەی مامۆستا هەیە منیش بە هەمان شێوە پەیامێکی زۆر جوانی تێدایە مامۆستا هەیە من
ئەمە یەکەم پێشانگای بەڕێستانە لەسەر ئەم بابەتکاری تێدا دەکەی یاخود پێشانگای دیکە لە ڕابردوو کردوێتەوە و پلانی تۆ بۆ شارەکانی دیکە بۆی بتانی بە شێوەیەکی باشتر ئامانج و پەیامی تۆ ڕوون بێتەوە هەیە؟ بەڵێ وڵی خۆی ئەوە پرۆژەیەک بوو بەڕاستی پرۆژەیەکی گەورە بوو بەڵام من بەشبەشی ئەو پرۆژێم لە وڵاتی بەریتانیا لە لەندەن عرس نمایش کرا و یەکێک لەو شتانەی کە بۆ خۆم و ئەو برادری کە با بڵێن ئێمەی بانکێشت کرد بوو لە لامان سیر بوو ئەو چەکانە کە چەکی هوەرین لە زۆر چێک پۆینت لە زۆر شوێن هەتا لە لەندەنیش ویستیان بیکەنەوە بزاننەوە چییە یعنی لە بەرەوەی لە ڕووی شێوەوە لە چەک دەچوو تۆزێک ترسناک دیار بوو بەڵام لە هەموو دنیا خۆمان دەزانین لە هەموو دنیا چەک یعنی بۆتە شتێکی زۆر ئاسایی لە ئەمریکا لە هەموو وڵاتێک بەڵام ئەو چەکە لە بەرەوەی چەکێکی هوەری بوو هەتا لە گاردیانی بەریتانیش وەکو شێوە مقابلەیەکم لەگەڵ کرا دەربارەی ئەوە کە چۆن چەکێکی هوەری وەکو شتێکی ترسناک سیر دەکرێت بەڵام چەکی ڕاستی کە لە دنیا بە هەزاران شێوە چەک دروست دەکرێت و ئەو وڵات و وڵاتی پێ دەکرێت بەڵام جۆرێک لە جۆرەکان بۆ تا ئەوە من بۆ خۆم وەکو هونەرمەندێک بەڕاستی هەمیشە وەکو ڕەخنەگرێکیش لە خۆ خاتوانیش با بڵێن خۆی خەڵکی ڕۆژاوایە بەڵام خەڵکی وڵاتێکی ئەوروپیە بەڵام من دایمەن ڕووی دەم و ڕووی کارکردنم کردوتە ئەوەی کە وەکو نەقدێکیش لە ئەوروپاکە هەمیشە ئێمە وەکو میلەتێکی و میلەتی کورد بە چەک لێ دراوین بە چەک قڕکراوین بەڵام لە زۆر کاتی هەستیاریشە زۆربەی زۆری وڵاتانی زلهێزەکان بێمەوقیف بوونا من وەکو پایامێکە لە دژی چەک و لە دژی کۆمەڵێک شتی لەو بابەتە باشە مامۆستا هێمن چۆن دیبلۆماسیەت لە ناو سیاسەتا زمانێکی نەرمە لە ناو دنیای ڕاستیشە هوەر زمانێکی نەرمە بۆ تێگەیاندنی بەرامبەر بەو شتێک کە تۆ پێویستە بەو شتێک کە وڵاتی تۆ ئەیەوێت بە زمانێکی نەرمونیانتر تا چەندە پێتان وایە کە ئەم جۆرە کارانەوە ئەم جۆرە پێشەنگایانە ئەم زمانە نەرمە ئەبێت کە ئەو دڵە ڕقانە نەرم کاتەوە بۆی ناتوانین بڵین بەرهەمهێنانی چەکەم بکرێتەوە وەک خۆت باست کرد کە وڵاتە زلهێزەکان لە پشتیەوەن بەڵام تا ڕادێگە توانین کاریگەری بخێنە سەر کە ماڵوێرانی ئەوان بەرهەمی هێنن لێرە ماڵوێرانەکەی بۆ ئێمە دەمێنێتەوە بۆ خەڵکی ڕۆژهڵاتی ناوەڕاست دەمێنێتەوە تا چەند ئەمە کاریگەرە زۆر ڕاستە ئەوەی کە تۆ باست کرد جا ئێشی هونەرمەندیش ئەوەیە ینی ئەبێ لە زاویەکەوە یان لە شوێنێکەوە بیرۆکەکەی لە ڕێی فۆرمێکەوە یان لە ڕێی با بڵێن ئەگەر ڕسمکردنیش بێ بە شێوەیەکدا بڕێژێکە کاریگەری دروستکە بەڕاستی من هەوڵمدا بۆ خۆم و وا تەسەوڕەکەم خاتوانیش ئەگەر خەڵک بێن با بڵێن جەماوەر بێن سەیری ئیشەکان بکەن ئەو هەوڵەی تێدایە کە ویستومانە شێوەیەک لە شێوەکان پەیامێک بێ ڕاستە هەوڵمان داوە شکڵەکەشی شکڵێکی هوەری بێ بەڵام زیاتر یعنی لە ڕێی هەم لە ڕێی شێوەوە هەم لە ڕێی بیرۆکەوە ئەو پەیامە بگەینین کە چەک شتێکە لە دژواری زیاتر لە ماڵوێرانی زیاتر هیچ شتیر بەرهەم نایەنێت چەک نەرم نییە بەڵام هوەر ئەو چەکەی بە شێوەیەکی هوەری دروست دەکرێەوە نەرمە ئەوە دەتوانین من بۆ خۆشم ئەگەر سەیری بکەن چەکەکان هیچی تیر ئەندازی تێدانە ڕاست نییە هەمووی خوار و یعنی بە شێوەیەک دروستکراوە کە ئەمانەوێ ئەوەش بشتێنین یان مەسەر بۆ نمونە چەکی ئێستا چەکی قڕکەر هەمووی 100% ینی لە ڕێی تەکنەلۆژیاوە هەدەفی خۆی دەپێکێ ئەوەش لە ڕووی بەرامبەر بە ئێمە وەکو هونەرمەندان بەڕاستی بە هەموو شێوەیەک لە دژی دروستکردنی چەکین لە دژی قڕکردنی هەر وڵاتێکین بە تایبەت من کە وڵاتێکم هەیە ساڵەهای ساڵە لە ژێر هەڕەشەیە لە ژێر ئەوەیە ئێمە نەمانتوانیوە چەکێکی باشیشمان هەبێ دیفاعی بە پێ لە خۆمان بکەین لە بەروەی بە ئێمەیان ڕانەبینیوە بەڵام وەکو گوتم ئەو پەیامە نەرمە ئەو پەیامە هونەریە بۆ ئەوەیە کە هیوادارم ئێمەش بتوانین وەکو وڵاتێک لە ژینگەیەکی ئاسایی و بەبێ ئاشتی و ئاسایی ژیان بەسەر ببین. باش مامۆستا هێمن کللتور و فەرهەنگی کوردی لەگەڵ کللتور و فەرهەنگی ڕۆژئاوایی زۆر لێک جیاوازتر و دوورترە بەڵام ئەوەی خاتوان ئاماژەت پێدا ئەمە هاتووە وەکو وێنەکێشان و پۆرترێ دروستکردن لەسەر کەسایەتی و هەندێک ڕووداوی کوردستان و ئەمانەی کردووە تێکەڵکردنی دوو کللتور یاخود
کارکردن لەسەر بابەتێکی کوردی بە بیرۆکەیەکی ڕۆژ ئاوایی تا چەند دەتوانێت پێشانگاکەی ئێوە دەوڵەمەندتر بکات تا چەند دەتوانێت سەرنجی خەڵکی دیکەی دەرەوەی کوردستان بباتە سەر پێشانگاکە. بەڵێ من وای دەبینم کوردستانیش هونەرمەندی بە سەلیقە و هونەرمەندی وای تێدایە کە لە ڕووی ئاستی هونەریەوە بەڕاستی لە ئاستی هونەرمەندانی جیهان بن کەمتر زیاتر نەبن کەمتر نین. خاتوئانیش بەڕاستی بۆ خۆی زۆر یعنی کە ئێمە با بڵێن کۆنتاکتمان کرد و هەوڵماندا ئەو پرۆژێ بێکەوە جێبەجێ بکەین هەتا ئەو پرۆژێ بەنیازین لە وڵاتی فەڕەنساش نمایش بکرێ ئەگەر دەرفەت بێ. بەڵام ئەو بۆ خۆشی وەکو ئێوەش جەناب باستان کرد کۆمەڵە کەسایەتی مێژووی کە لە ناو مێژووی سیاسەتی با بڵێن کوردستان کە ئەوان هەمویان خەباجێر بوون هەمویان هەوڵیان داوە کە وڵاتی کوردستانش بێتە وڵاتێک و سەربەخۆ بێ و ئازاد بێ و وەکو هەموو وڵاتێکی تر بەڵام جەنگ هەمیشە ئێمە قوربانی بووین لە جەنگ هەمیشە دوژمنەکانمان هێزتر بوونە ینی پاڵپشتیان زیاتر بوو بەڵام ئێمە هەوڵماندا لەڕێ ئەو پیشەنگایەوە ئەو بۆ خۆشی بەڕاستی تەعاتفێکی زۆری هەیە بۆ قەزیەی کورد کە قسەی لەگەڵ بکەی هەوا هەز دەکەی دۆستێکی زۆر نزیکی کووردە. بەڵێ کەواتە مامۆستا هێ من لە زاری ئێمەوە لە پرۆگرامی بەیانی 24ەوە سڵاو و ڕێزمان بگەێنە بە خاتوئان و ئێمە سوپاسی هەر کەسێک ئەەکەین هەمیشە وتومانە لە کوردستانە یارمەتیدەری خەڵکی کورد بێت لە دەرەوەی کوردستان یارمەتیدەری خەڵکی کورد بێت و بێوێت کوردستان هەنگاوی بەرەو پێش بەرێت. سپاس بۆ جەنابەت مامۆستا هێمن حەمید و هەروەها سپاس بۆ خاتوئان کە هەردووکیان شێوەکارن و لە گەلەری میدیاوە ئەو کارە هونەریە جوانیان کردووە بە هیوای ئەوەی کە بتوانن دەنگی کوردان لە هەموو وڵاتانی دیکە بەم شێوە هونەرە نەرمە بگەێنن. سپاس دەکەین دووبارە. پێم وایە ئەم جارە بابەتێکی دیکەمان هەیە بابەتە پەیوەستە بە جارێکی دیکە کەش و هەوا زانینی پلەکانی گەرمە زانینی گۆڕانکاریانە چین بەسەر کەشوەوە هاتووە تایبەت ئێمە باسی زیاتر کوردستان دەکەین بزانین لە کوردستان پلەکانی گەرمە بەچێوە. بەڵێ سەیری پلەکانی گەرماکەین لەگەڵمان بن بۆی کە بزانین پلەکانی گەرما چونکە هەر ڕۆژە ڕۆژ بە ڕۆژ پلەکانی گەرما زۆر زیاتردا ئەبەزین ئەبێ ئاگاداری تەندروستی خۆتان بن چونکە ئێستا ئەم پەتاوەرزیانە بە شێوەیەکی زۆر تەشەنەی سندووە ئاگاداری تەندروستیتان بن. ئێمە لێرە پێتان بڵێن کە کەش و هەوا بە چ شێوەیەکە.
هەندێک بابەت هەیە کە زۆر گرنگە مەرج نییە کە خەڵکێکی زۆر پێوەی گیرۆ دەبێت ڕەنگە کۆمەڵە خەڵکی کەم پێوەی گیرۆ دەبێت بەڵام ئەوەندە گرنگە کە ئەو کاریگەریە یاخود ئەو کێشەیە لەسەر کەسێک کاریگەریە بێ هەتاوەکو گەورابێ ئەگەر کۆمەڵە کەسەکە کەمیش بن جا ئەم بابەتێک کە باسیەکەین بۆ ئاها باسی لێوەکەم چونکە ئەم حاڵەتێک نییە کە هەموو منداڵێک هەیە بێت ئەویش خۆتەڕکردنی منداڵانە لە شەوان کە هەندێک دایک و باوکان پێوەی دەناڵێنن نازانن ئەمە شێوازە نەخۆشیە ئەمە حاڵەتێکی دەرونیە ئەمە چ بابەتێکە کە منداڵەکەی ئەوان پێی توش بووە بەڵێ بەشێک لە منداڵان تووشێم حاڵەتە دەبن وەکۆی سۆبانوتی خۆتەڕکردنی بێویست یاخود میزکردن میز بە خۆداکردن بە بێویست ئایا پەیوەستە بە خۆراک پەیوەستە بە بەشێکدا هەم پزیشکان دەڵێن هەندێکدار چا خواردنەوەی زۆر شەربەت خواردن هەموو ئەمانە بەڵام بۆی مە بتوانین وەڵامی دروست وەربگرین تەنیا ڕای ناو دانیشتەکان و مەجلیسەکان نەبێ ڕایەکی زانستی وەربگرین لەگەڵ دکتۆرە ئاڵا سەرتیب کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری منداڵانە نەخۆشخانی ڕاپەڕینی منداڵانەوە بە شێوکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت سڵاو دکتۆرە ئاڵا بەیانیت باش بێ خۆشحاڵین لەگەڵمانی بابەتەکەمان بابەتەکەی هەستیارە بەڵام بەر لەوەی باس لە بابەتە سەرەکیەکە بکەین کە خۆتەڕکردنی منداڵانە بە پێویست باز لەم پەتاوەرزیە بکەین ئێستا گەورە و بچووک هەمووی هەر تووشی بووە دڵنیام نەخۆشخانەکەی ئێوە کە نەخۆشخانەی ڕاپەڕینە زۆرترین منداڵی لەم کاتە بۆ دێ و ئێستا قوتابخانەش بۆتەوە لە چ کاتێکدا ئامۆژگاری دایکان و باوکان دەکەیت تۆ وەکو پزیشک ئەگەر منداڵەکان تووشی چ نەخۆشێک بوو چ جۆرە پەتایەک بوو نەینێرن بۆ قوتابخانە بۆی دەوروبەریشی توش نەبێت بەیانیتان باشتر زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە بەڵێ ئەو بابەتە زۆر گرنگە بە تایبەتی لە کاتی وەرزی پاییز نەخۆشی زیاد دەکات زۆر جار جەوەکەی خمە گەرمە منداڵەکان لە جەوەکی سارد لە بۆ گەرم دەڕۆن عارەقەی دەکات تووشی پەتایی ئینفلەوەنزەی دەبی کە ئێستا زۆر باوە لە ناو منداڵان زۆر گرنگە بۆ داک و باوکان ئەگەر منداڵەکانیان تووشی ئەو پەتایە بن نەینێرن بۆ قوتابخانە چونکە منداڵی دی هەیە کە هەندێک مەناعی کەمترە احتیمالە نەخۆشەکەی بە خراپتر بگریتن باش و زوو چارەسەری بکاتن تا تووشی هەورکردنی سنگ نەبێتن باشە دکتۆر ئاڵا با بینە سەر ئەو بابەتەی کە تایبەتە ئەمڕۆ لەسەر خۆچەرکردنی منداڵان یا بە شێوەزارە گشتیەکەی باسیکەین میز بە خۆجاکردنی خۆنەویست کە ئەو منداڵە دەچێتە ناوجێ هیچ کێشەیەکی نییە بە ڕۆژە ئاسایی وەکو هەموو خەڵکێکی ئاسایی ئەوەی پێویستە دەیکات بەڵام کە دەگاتە شەو ئیتر چۆنەڵێت توانای بەسەر خۆیدا ناشکێت و بەیانیان کە هەڵدەسێت دەبینێت جێکی خۆی تەڕ کردووە ئەمە لە ڕووی دەرونیشۆ کارەکاتە سەر ئەو منداڵە بە شێوازێکی زۆر دەمانێت بزانین هۆکارەکانی چییە ئایا بچووکی میزەڵانیانە ئایا ئەوەیەکە لە ڕووی دەرونیەوە سترێسێکیان لەسرە یاخود ئەمە نەخۆشیە و بۆ ماوەیە لە خانەوادەوە بۆی ئەمێنێتەوە هۆکار چییە؟ خۆی هۆکارەکانی زۆرە بەڵام خۆتەڕکردن لە ناو کۆمەڵدا زۆر باوە دەبێت دایک و باوکان بزانن کە تا عمری 5 ساڵی ئەمە هیچ کێشە نییە بۆ منداڵ شتێکی نۆرمەڵە منداڵ هەتا 5 ساڵی نەتوانێت کۆنتترۆلی میزکردنی خۆی بکە بەڵام کەی دەبێتە کێشە ئەگەر منداڵەکە پاش تەمەنی 5 ساڵی نەیتوانی خۆی ڕاگریتن ئەویش چەند جۆری هەیە هەندێک جار هەیە تەنیا کاتی بەیانیانە ناتانی خۆی ڕابگرێ زۆرینەی منداڵەکان کاتی شەوان ناتانی خۆی ڕاگری و هەندێک جاریش هەردوو کات ناتانی خۆی ڕاگریتن زۆرینیشی سەبەبەکەی دیار نییە باشە دکتۆرە ئاڵا زۆر جار دایکان و باوکان تووشیەوە دەبن مەسەل منداڵەکان بەو شێوێ دەبینن پەنا بۆ هەموو ڕێگایەک دەبن ڕەنگە پرسیار دەکەن ڕاوێژ دەکەن هەندێک کەسێ دەڵێن دەرمانی جیایی زۆر باشە ڕەنگە بڕۆ بۆ لای فلانە عەتارە دەتوانێت دەرمانێکی جیایی بداتێ ئەمە چارەسەر بکات باشترین بڕیار کە دایک و باوکان دەدەن لەو کاتێک کە منداڵەکانیان تووشی حاڵەتێکی وا دەبی چییە؟ باشترین خطوە بیکەن سەردانی پزیشکە چونکە دەبێت ئەمە چەند پرسیارێک دەکەین وەک بزانی لە خانەوادەکەی ئایا پێشتر دایک و باوکی ئەم منداڵە عینەن شتیان هەبووە چونکە هەندێک جار بۆ ماوەیە ئەگەر بۆ نمونە ئەگەر دایک و باوکەکە هەیبی چانسی منداڵەکەی کە تووشی ئەم کێشەیەبی زیاترە
یان بزانی منداڵەکە ئایا لە سەرەتاوە واتە پاش 5 ساڵیەوە دەتوانی میزی خۆی ڕابگری بۆ ماوەیەکی 6 مانگ خاوێن بوو پاشان وای لێ هات یان پێشتر لە سەرەتاوە نەیتوانێت خۆی ڕابگرێتن. پاشان ئێمە چەند فحوسات و شت هەیە دەنێرین بۆ منداڵەکەی تا هۆکاری ئۆرگانیک بتانیم بڵین کە هیچ هۆکارێکی ئۆرگانیکی نییە منداڵەکە. بۆ نمونە فەحسی میزی بۆ دەنێرین، سۆنەری بۆ دەنێرین، فەحسی منداڵەکە دەکەین، نۆڕین لە ڕوو دەرونیەوە چۆنە، یان هیچ مشکلەی عەسابی هەیە، شەلەل و هەندێک جار منداڵ هەیە شەلەل مەسانەی هەیە، ئەوە عیلاج حەسب هۆکارەکە عیلاجەکەی جوداییزە. باشە. دکتۆرە هەندێک لە با بڵێین دایکان و باوکان هەیە منداڵەکان نیوە شەو هەڵەستێنن ئەڵێت ئەوە ڕێگە چارەیەکی باشە نیوە شەو هەڵیەستێنن ئەی بەنە سەراو و دواتر ئەیگەڕێنەوە. هەندێکیانێ پێش خەو ناهێڵن بۆ نمونە لە کاتژمێر 5 ئێوارەوە ئیتر ناهێڵن زۆر بە شلەمەنیەکان بخۆن یان لە 7 ئێوارەوە ئیتر شلەمەنیەکانی لێ دابڕن بەس کەمێک ئاوی ئەدەنێ بۆ ئەوەی کە شەوانە ئەو حاڵەتەی بۆ دروست نەبێت یان هەستانن وەکو باسم کرد لە کاتێکە هەڵیەستێنن لە خەو ئەی بەنە سەراو ئەیگەڕێنەوە. هەندێکی تریشێ پەنابەنە بەر ئەوەی کە چارەسەر وەکو دەرمانی پێدەن حەبوو ئەو بابەتانە جۆرە حەبێکەکەی ئەخرێتە ژێر زمانی ئیتر مێشک فرمان نادات لە کاتی خەوکە ئەو منداڵە میز بکات. بۆیە دەمێ بزانم لەم چارەسارانە کامیان کاریگەرترە و کامیشیان پاشترە و دایک و باو دەتوانێت پەنای بۆ بەرێت. خۆی ئێمە بە خوتوات بە مەراحل دەست پێ دەکەین عیلاجی منداڵەکە. لە سەرەتادا محاوڵ دەکەین بەبێ هیچ دەرمانێک بەبێ هیچ شتێک وەک چارەسەرێکی دەرونی بۆ مناڵەکە یان ڕاهێنانێک فێریکەین کە کۆنتترۆلی میزکردنی خۆی بکە. بۆ نمونە ڕێنمایی دەدەینە داک و باوکان کە پاش سەعات 3 نیوڕانێ نابی هیچ خواردنەوەک بخوە منداڵەکە کە مادەی کافاینی لە ناو زیاد بێت وەک خواردنەوە گازیەکان، نەستەلا، قاوا، چای ئەوانە دەبی پاش سەعات 3 ڕابگیرێتن و هەروە دەبێت خەوی منداڵەکەیان ڕێک بخەن. تێکچوونی خەوی منداڵ یەک لە هۆکارەکانی ڕانەگرتنی میزە لە منداڵان و پاشان ئەوەک هەیە جیهازێک هەیە ئەلارمە دەتوانێت داک و باوکەکان ئیستعمالیکەن ڕێنمانیان دەدەینێت چۆن منداڵەکە بەکاری بێنیتن ئەوە کاتی منداڵەکە خۆی تەڕ دەکا تحفیزی دەداتێ بە وەقت منداڵەکە فێر دەبیتن کەینێ مەسانەی میزەڵدانی پڕ دەبیتن خۆی لە خەو هەڵدەسێ و بەم جۆرە چارەسەری دەکەین. ئەگەر بۆ ماوەی 6 مانگێک منداڵەکە سوودی نەدیت لەو ڕێنمیانە پاشان پەنا دەبین بۆ دەرمانە. باشە دکتۆرە ئاڵا وەکوی ئاماژت پێدا تا وەکو 5 ساڵی دەکرێت وەکو حاڵەتێکی نۆرمال سەیری ئەم بابەتە بکرێ بەڵام ئەگەر لە 5 ساڵی بەسەر کەوتەمەنی منداڵەکە پێویستە بچێتە لای پزیشک. لە حاڵەتی دیکەی ئاسایی منداڵ کاتێک کە تەمەنی 2 بۆ 3 ساڵە ئەو کاتە گونجاوە بۆ ئەوی لە دایبەکەی جیای بکەوە یان کاتێک کە زانیت میزکردنی خۆویستی هەیە دەکرێت تەمەنی 5 ساڵی و 6 ساڵی و 7 ساڵیش هەر دایبی بۆ بەکاربێنی ینی چارەسەرەکە چیە تەنیاوەیە ئێمە بیبینە بۆ لای پزیشک یاخود دایبی بۆ بەکاربێنین چی بکەین کە هەر بەردەوام بوو. خۆی تا 5 ساڵی دایکەکە دەبێ لەگەڵ منداڵەکە ڕابهێنێتن کە چۆن بتوانێت منداڵەکە خۆی ئیدراک بکە کەی میزی دێتن بتوانێت بڕوات بۆ توالێت بەڵام نابێت زۆری لێ بکە چکە شتەکە ئاساییە تا 5 ساڵی منداڵ نەتوانێت میزی خۆی ڕابگرێت منداڵیش لە بگەل منداڵ جیاوازی هەیە. ئەوەی باوە لە کۆمەلگامان کە دایکەکان هەوڵ دەدەن زوو منداڵەکە لە دایپەی بەکارمێنێن ئەوەش غەڵەتە چونکە ئەوە چی سترێسێک دەبێت لەسەر مێشکی منداڵەکە. هەندێک منداڵ هەیە مێشکی زوو ئەوە ئیدراک دەکات کەی بتوانێت بسێ بۆ ئاودەست بەڵام هەندێک منداڵ هەیە ئەوەی درەنگترە. باشە دکتۆرە شتێکی دیکە کە زۆر گرنگە با زۆر ڕاشکاو بین ئەگەر ئەو ماڵانەی کە منداڵێکی لەو شێوەیان هەیە
بەشێکیان ڕەنگە بە ناشارەزایی لە ڕووی ناڕۆشنبیریەوە لەو منداڵە تووڕە ببن شێوەیەکی توندوتیژی بەرامبەر بەکاربێنن هەندێک وشەی زبر هەیە بەکاری بێنن تۆ فڵانی براکە دوان ناکات ئەوە دۆشەکەکەی تۆیە بەو شکڵە ینی بۆی ئاوە بەڕاشکایڵم چکە ئەمە هەیە لە ناو خەڵکە بەو شێوە توندوتیژە لەگەڵ مناڵەکان مامەڵە ئەکەن خۆی بۆ خۆی منداڵە بریندارە چونکە هەڵە سەد ئەبینە وەکو ئەوەکانی دیکە نییە خۆی بۆ خۆی هەست بە نائارامیەک ئەکات بەم شێوەیە حاڵەتەکە خراپتر نابێت توندوتیژی شێوازێکات ئەکرێ چارەسەر بکات هەرچەند هیچ توندوتیژیە چارەسەر نییە بێگومان لاینی دەرونی زۆر مهمە لە چارەسەرکردنی ئەم حاڵەتە و چەند دایکەکە یان باوکەکە تونتر بوون لەگە منداڵەکە یان گاڵتەی پێ بکەن هەندێک جارێ خوشک و برایەکانی دەست پێ دەکەن گاڵتەی بە منداڵەکەن ئەوە دەکە کێشەکە گەورەتر بێتن لە جیاتی چارەسەری منداڵەکەی بکاتن بۆیە هەندێک جار پێویستمان پزیشکی دەرونیش هەیە بۆ چارەسەرکردی ئەم منداڵە بەڕێز دکتۆرە ئاڵا پزیشکی پسپۆرت نیشتەرگەری منداڵان لە نەخۆشخانەی ڕاپەڕین و بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵ مامی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانیە لەگەڵ ئێمە بووی وەڵامی پرسیارەکانت سپاس دەکەین ئەم بابەتە بابەتێکی دیکەیە ئەمەش هەر ئەیوەستە بە ئاشتی و پێکەوە ژیان و هەموو ئەو بابەتانە بەڵام تێکەڵ بە هەندێک بابەتی دیکەی جیاواز کراوە ئاوسەر نێرگس محەممەدی براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی بۆ ساڵی 2023 زیاتر لە 11 ساڵە بەهۆی گوشاری دەستگا ئەمنیەکانی ئێرانەوە لە فەڕەنساوە دەژین. بەڵێ جا منداڵەکانیشی کە کوڕ و کچێکی دوانن لە پاش ئەوەی نێرگزی محەممەدی لە ساڵی 2015ەوە کەوتە زیندان چوونەتە فەڕەنسا ئێستا زیاتر لە 7 ساڵە دایکیان نەبینەوە دایکیان لە بەندینخانەیە لەگەڵ ئەوەشدا دایکیان هەر لە چالاکیەکانی خۆی نەوەستاوەتەوە با بڵێن چالاکوانێکی بواری ئافرەتانە کە بوو بە براوەی خەڵاتیش. کوڕ و کچەکەی نێرگز دەڵێن ئێمە شانازی بە چالاکیەکانی دایکمانەوە دەکەین ئەگەرچی دایکی تووشی زۆر گوشار و شار و سەرخستنە سەر بوو بەڵام هەر با بڵێن چۆکی نەدا بەردەوام بوو لە کار. ئەم پیاوە هاوسەری ئەو ژنە ئێرانیەیە کە ڕۆژی هەینی خەڵەتی نۆبلی ئاشتی بۆ ساڵی 2023 پێبەخشرا. تەقی ڕەحمانی ڕۆژنامەنووس نووسەر مامۆستای زانکۆ و زیندانی سیاسی پێشوو لە ئێران زیاتر لە 11 ساڵە بەهۆی فشاری دەستگا ئەمنیەکانی ئێرانەوە وڵاتەکەی بەجێهێشتووە و لە هاوسەرەکەی دوور کەوتوێتەوە. ئەوان 23 ساڵ لەمەوبەر ژیانی هاوبەشیان پێکهێنا و بوونە خاوەنی کوڕێک و کچێکی دوانە بەڵام بەهۆی چالاکی سیاسی هەردووکیانەوە نزیک نیوەی ئەو ماوەیە لە یەکتر دوور بوون. این جایزه برای نرگس یک چیز تعهد آور. ئەم خەڵاتە ئەرکەکانی نێرگز زیاتر و قورستر دەکات. سەرنجەکان بەرەو ئێران ڕادەکێشێت. لەبەر ئەوەی خەڵاتەکە بە کەسێک دراوە کە لە زیندانە و لەگەڵ ئەوی ژمارەیەکی زۆر ژن و پیاو لە زیندانە. لە ڕاستیدا ئەم خەڵاتە دراوە بە بزوتنەوەی ژن ژیان ئازادی. خەڵاتەکەش هەر بە ناوی ژن ژیان ئازادیەوە ڕاگەیەندرا. با شعار زن زندگی آزادی شروع کرد. عەلی محەممەدی کوڕی تەقی و نێرگز کە تەمەنی 16 ساڵە پاش ئەوەی دایکی لە ساڵی 2015دا لە ئێران زیندانی کرا لەگەڵ خوشکەکەی چوونە فەڕەنسا و لەو کاتەوە لەگەڵ بابیان دەژین. ئەو دەڵێ ئەم خەڵاتە تەنیا هی دایکی نییە بەڵکو هی بزوتنەوەی ژن ژیان ئازادیە. من زۆر شانازی بە دایکمەوە دەکەم لەبەر ئەوەی ئەو شیاوی ئەم خەڵاتەیە. ئەم خەڵاتە بۆ کارێکە کە دایکم نیوەی تەمەنی خۆی لە سەرداناوە. ئەم خەڵاتە تەنیا بۆ دایکم نییە بۆ خەباتە بۆ ژن ژیان و ئازادیە تەنانەت گەورەتریشە. نێرگز لە زیندانە و ڕۆژنامەنووسان سەرنجیان چۆتە سەر بنەماڵەکەی. ئەوان لە دوو ڕۆژی ڕابردوودا و پاش ڕاگەیاندنی هەواڵەکە بەردەوام دەبێ وەڵامی ڕۆژنامەنووسان بدەنەوە. کیانەی 16 ساڵە کە زیاتر لە 7 ساڵە لەگەڵ براکەی چوونەتە فەڕەنسا دەڵێ زیاتر لە ساڵێک و نیوە نەیانتوانیوە لەگەڵ دایکیان قسە بکەن. دایکم ناتوانێت نامەمان بۆ بنێرێ. ئێمەش هەوڵمان نەداوە بۆی بنێرین چونکە پێمان وایە ئەوان نامەکانی نادەنێ. ئێمە ساڵێک و نیوە ئەوە بۆ 2 ساڵ دەچێ نەمانتوانیوە ڕاستەوخۆ قسەشی لەگەڵ بکەین. نێرگز محەممەدی لە ساڵی 2015ەوە تا ئێستا تەنیا ساڵێک لە دەرەوەی زیندان بووە و ئێستاش هەر لە زیندانە.
بنەماڵەکەی هیوادارن برنەوەی خەڵاتی نۆبل ببێتە هۆکاری ئەوەی نێرگس زووتر لە زیندان بێتە دەرێ. هەرچەند کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندووە نێرگس چەندین جار یاسای پێشێل کردووە و دانی ئەم خەڵاتە بەو دەسوەردانە لە کاروباری ئێران. کامیل بۆکانی، کوردستان 24. هەر چوار پارچەی کوردستان لە پرۆگرامی بەیانی 24 هەمیشە بەشدارن و بەشیان هەیە. لە هەر پارچێک هەر بابەتێکمان هەبێت ئەوە لێرە باسی لێوە دەکەین، چونکە پرۆگرامی بەیانی 24 مڵکی کوردستانی گەورەیە بەگشتی. باسی ڕۆژهەڵاتی کوردستانەکەین، ئەوان گرفتی بە بازارکردنی بەرهەمی سێویان هەیە کە ئەم ساڵ ئەم گرفتە هاتۆتە ئاراوە، جوتیاران تووشی زەرەر و زیانێکی زۆر بوونەتەوە. ئەم ساڵ تەنیا لە پارێزگای ورمێ زیاتر لە 1,200,000 تۆن سێو بەرهەم هاتووە، ڕەوانەی بازارەکانی ناوخۆی و دەرەوە دەکرد. جا سۆبان بەرهەمەکانی کوردستان بەرهەمە با بڵێن کشتتوکاڵەکانی هەمووی جوانە، بەڵام سێوی ڕۆژهەڵات هەر زۆر تایبەت. بەڵەجا بە تایبەتی سێوی ورمێ، ئەم سێوە لاسوورەی کە لە ورمێ هەیە شعرەکان هەر لە سەروانە ئیتر بۆیە خاوەن باخەکانیش دەڵێن کە بەرهەمی ئەم ساڵیان زۆر باشە، بەڵام بەهۆی قەیرانی ئابووری گرفتی بە بازارکردنیان هەیە. پێکەوە دەچینە ڕۆژهەڵات و بینەری ئەم بابەتەش. هەتا چاو بڕ دەکات باخی سێوە. ئێرە یەکێک لە ناوچەکانی پارێزگای ورمێیە و لەگەڵ هاتنی وەرزی ڕنینەوەی سێو چەندین هەزار کەس بەخۆیەوە سەرقاڵ دەکات. خاوەن باخ و کرێکار و بار هەڵگرەکان و ساردخانەکان بەیەکەوە سەرقاڵی چنینەوەی بەرهەمی ئەم ساڵی سێون. بۆ ئەو نەعمەتە هەندە جوان خودەوە یەمە گەگۆت بیتە سەرێ پۆیزێ خەلکی ئورمیە ئەکسەریەت دەرگیر و سێو لێکردنەوەی ناو شکر بۆ خودێ. هاتنێ سێو نییە، تریە و شەلیلە و چەند جوڕە میوێ دیکەنە کۆ خودۆ دەویەمە و نامەتە. ئەم ساڵ تەنیا لە پارێزگای ورمێ زیاتر لە 1,200,000 تۆن سێو بەرهەمدێت، هەر بۆیە بە پارێزگای سێوی هەموو ئێران ناسراوە. لەگەڵ ئەوەی بەرهەمەکە زۆرە و لە ڕووی چۆنیەتیش باشە، بەڵام بۆ بەرهێنانی تێچووەکەی زۆرە و کرێکار و باخدارەکان گلەی خۆیان هەیە. خودی وەزیەت و سێوە ئورمیە باشە خراپ نییە، یعنی ئەو ساڵەتە بازارەوەی نسبەت بە هەموو ساڵێ خۆشتر نییە، چون لە سەدارەی گەرانترە هەتا لە بازارێ. خرجەوەی زۆرە، دا خرجە زۆر ڕاتە هەنەبی 48,000 تومان خرجە ڕاتەتە. خاصەتەن لە مەسئوڵە هەتا کارگەر بێنە بیمەکردن بوومە زۆر چێترە، چون دار بلندێ هەی دارێ هەی کارگەر تێدا بکەیت احتمالە هەی جیای لێ بشتیتن بیمە بوومە زۆر چێترە. ساڵانە نزیکەی 300,000 تۆن سێوی ئەو پارێزگایە هەناردەی وڵاتانی دیکە دەکرێت. 100,000 تۆنی لە ناو پارێزگاکە بە بازار دەکرێت و ئەوی تریشی بۆ بەشەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەنێردرێت. ئەم ساڵیش بەهۆی باشی جۆری سێوەکان پێشوەختە کڕیاری خۆیان هەیە. بڕۆ. بابەتەشی دیکە لە وڵاتی پیرۆ دانیشتوانی ڕەسەنی کەناراکانی دەریاچەی تیتیکاکە ناوەکە زۆر قرسە وەرزشەکانیشە ئەو ناوانە ئەبێ بۆ تۆ زۆر ئاسان بێ. جا هەکار چووکە خۆی پێشکەشکاری وەرزشیە ناوی وا سیر هەتام ئێمە مایکە بەستین چووکە هەواڵ وەرزشیەکان پێش ئێمەیە، هەتا مایکە بەستین جۆم لە ناوی وایە ئەڵم ئەی ئافرم بۆ خۆت ئەم ناوە قرسان ئەوە هەر وەکۆی گڤارات سخیلیە یاریزانی ناپۆلی بەهۆی دواکەوتنی باران وشکە ساڵیەوە هاوشێوەی دەریتە کۆنەکانی لای خۆمان ئەمانش دیارە هەندێک کشتیان هەیە کە بە بارانێ و ئەو بابەتانە. جا ئەو ناوچانەی پیرۆ و بۆ نمونە بەرازیل، هەر بە گشتی بەرازیل زۆر نەریتی تایبەتیان هەیە، ڕێڕسمی تایبەت بۆ بارانبارین، بۆ خواردن، بۆ هەندێک ترس دەرکردن، ئەو شتانیان زۆر هەیە. جامیان لەسەر بارانبارینە با پێکەوە بیبینین بابەتێکی سەرنج ڕاکێشە دێنەوە لاتە. ئەم نەریتەی پیرۆیەکان لە ئەمریکای باشوور هاو شێوەی بوو کە بە بارانەی کوردەواریە. هەر ساڵێک باران نەبارێت و وشکە ساڵی بێت یان باران دوا بکەوێت، ئەم نەریتە زیندوو دەکرێتەوە. خەڵکی ڕەسەنی کەناراوەکانی دەریاچەی تیتیکاکا لە وڵاتی پیرۆ
ڕێو ڕسمێک ئەنجام دەدەن بەو نیازەی کە باران ببارێت چونکە ناوچەکە بەدەست وشکە ساڵیەوە دەناڵێنێت کە کاریگەری لەسەر بەرهەمی جوتیاران هەبووە. هاتووین داوا لە دەریای دایک بکەین لە وشکە ساڵی ڕزگارمان بکات و باران ببارێت لی دەپاڕینەوە بەڵکو وەڵاممان بداتەوە. ماما کوتا یان ماما قۆچا بەواتای دەریای دایک خواوەندی کۆنی دەریا و ماسیەکان خەڵکی ڕەسەنی ناوچەکە پێیان وایە خواوەندی هەموو ئاوەکانە خەڵکی ناوچەکە لە کۆندا پێیان وابوو باران سەرچاوەکەی بۆ هەڵمی دەریاکان دەگەڕێتەوە وەک ئەوەی ئێستا زانست لی دەڕوانێت بۆیە لە دەریا و دەریاچەی دایک دەپاڕێنەوە بۆ ئەوەی بارانیان بۆ ببارێنێت. وشکە ساڵیە بۆیە هاتوین داوای باران بکەین تاوەکو سەرتاسەری ناوچە کشتتوکاڵیەکانی ناوچەی پۆنە و هەموو جیهان بە ئاوی بارانجارێکی دیکە ببژێتەوە. بەهۆی کەمی باران و وشکە ساڵیەوە ساڵی ڕابردوو بەرهەمی کشتتوکاڵی لە پیرۆ کەم بوو دۆخەکە بۆ ئەم ساڵیش هاوشێوەیە و تاوەکو ئێستا بارانی پێویست نەباریوە بۆیە دانیشتوانی ناوچەکانی گەرانن و ترسیان لە وشکە ساڵیەکی گەورە هەیە. یەک کاتژمێر پێکەوە بووین بۆ ئێمە کاتژمێرێکی پڕ بەسوود بوو پڕ لە خۆشی بوو پڕ لە باشی و شادی بوو چونکە لەگەڵ ئێوەیە پەیوەندیمان دروست کرد و لەگەڵتان بووین ئەم بەیانە هیوای بەیانێکی باشتان بۆ خوازین بۆ بەخواتان ئەسپێرین بە هیوای ڕۆژێکی خۆش.